Sacharow-Preis an Nadia Murad und Lamia Aji Bashar verliehen hat. خەڵاتی ساخارۆڤی یەکێتی ئەوروپا کە تایبەتە بە ئازادی بیلوڕا بە هاوبەشی بەخشرایە نادیە موراد و لەمیا بەشیر کە هەردووکیان کچە کوردی ئێزدی ڕزگاربووی دەستی داعشن. لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا پەرلەمانی ئەوروپا ناوی براوەکانی خەڵاتی ساخارۆڤی بۆ ئازادی بیلوڕا ڕاگەیاند. هەریەک لە نادیە موراد و لەمیا بەشیر یەکێک بوون لەو 4 کەسەی کە بۆ وەرگرتنی خەڵاتەکە پاڵێورابوون، بەڵام دوجار خەڵاتەکە بەخشرایە ئەو دوو کچە ئێزدیە. گایڤەر هۆفستاد بەرپرسی گروپی لیبرال لە پەرلەمانی ئەوروپا نادیە موراد و لەمیا بەشیری بە ژنانی هاندەر ناوبرد کە ئازادی و مرۆڤایەتی خۆیان لە بەرامبەر داعش نیشانداوە. وتیشی شانازی بەو دوو کچە ئێزدیەوە دەکات کە توانیویانە خەڵاتی ساخارۆڤ بۆ ساڵی 2016 بەدەست بهێنن. خەڵاتی ساخارۆڤ بە ناوی زانا و بەرهەڵستکاری ڕووسی ئەندرەی ساخارۆڤەوە ناونراوە کە خۆی بەرهەڵستکاری یەکێتی سۆڤیەت و زانای فیزیایی ناوکی و چالاکی مافەکانی مرۆڤ و ئاشتی بووە. ساڵانە خەڵاتی ساخارۆڤ دەبەخشرێتە ئەو گروپ و کە سوڕێکخراوانەی کە ژیانیان بۆ بەرگریکردن لە مافی مرۆڤ و ئازادی بیلوڕا تەرخان کردووە. لەگەڵ خەڵاتەکەدا بڕی 50,000 یۆرۆ دەبەخشرێتە براوەکان. لە ساڵی 1988 یەکەم خەڵاتی ساخارۆڤ بەخشرایە هەریەک لە نێلسن ماندێلا سەرۆکی پێشووی ئەفریقای باشوور و چالاکی دژ بە جوداکاری نەژادی لەگەڵ ئەناتۆلی مارچینکۆ نووسەری ڕووسی و بەرهەڵستکار و چالاکوانی مافەکانی مرۆڤ. پێشتر 37 کەسایەتی ناودار و ڕێکخرا و خەڵاتی ساخارۆڤیان بەدەستێناوە کە 10 کەسیان ژن بوون. پێشتریش لەیلا زانای پەرلەمانتاری کورد لە باکووری کوردستان وەک یەکەم کورد ئەو خەڵاتەی پێبەخشراوە. نادیە موراد کە لە ڕۆژی 16 ئەیلولی ئەم ساڵدا وەک یەکەم کورد بۆ باڵیۆزی نیازپاکی نەتەوە یەکگرتووەکان لە ڕۆژی دەی ئەم مانگەشدا خەڵاتی ڤاتسلاڤ هاڤڵیشی پێبەخشرا کە یەکێکە لە گرنگترین خەڵاتەکانی ئەوروپا کە تایبەتە بە مافی مرۆڤ و بڕەکەی 60,000 یۆرۆیە و نادیەش دوای وەرگرتنی خەڵاتەکە پێشکەشی قوربانیانی ئێزدیەکانی کرد.